شەوی ڕابردوو کاتژمێر 11 بەداخەوە لە ناو گوندی سەفرا کە گوندی سەفرا ئەکەوێتە سەر ئەو ڕێگاسەرێکی کەەوە قەزای ماوە بە پشدەرەوە بەستێتەوە ئۆتۆمبیلێکی پەکەکە کە بەناو گوندەکە تێپەڕیوە لە ناو گوندەکەی ئەکرێتە ئامانج کە 5 گەریلا کە لە ناو ئۆتۆمبیلەکە بوون ئەبنە قوربانی ئەمە جگە لەوەی بەڕاستی نەخۆشخانەی گوندەکەش زەرورزیانێکی زۆری پێگەیشتووە و جگە لەوەش کە چەند ماڵەژی تری گوندەکەش پەنجەری شکاوە دەرگاچ دەرچووە زەرورزیانیان پێگەیشتووە ئەمە جگە لەوەش کە بەڕاستی جوێکی ترس تۆقین لە ناو دەکەیە بەو شەوە باڵی شەشاوە بەسەر گوندەکەیە بەڕاستی ئەمە ڕووداوێکی ناخۆشە ئێمە وەکو ئیداری قەزای ماوەت زۆر نیگەرانین بەم ڕووداوە و ئیدانەیەکەین بە تایبەت کە ئەم ڕووداوە لە ناو ژن و مناڵی گوندێکە ڕوویاوە کار خی گەورە و خەڵکی پاراستووە ژیناگەر لە نەخۆشخانەکە خەڵکی تیا وایە بەتاکی دەبوونە قوربانی واروە بەڕاستی خەڵکی دێکەش و هەم خەڵکی مەتێخەش زۆر نیگەرانن زۆر تووڕەن لەم ڕووداوی کە ڕوویاوە.